بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی دو ڕۆژە ماوەی یاسایی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم تاوا بووە لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پەرلەمانی کوردستان دوای یەکشانەوەی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و ناڕازی چی بەسەردێ یەکێتی پارتی دەتوانن لە پەرلەمان چی بکەن و بە هەمان شێوە لە حکوومەت و سەرۆکایەتیش کە ماوەکان بۆ درێژکراوە دەتوانن شتێکی باشتر لەوە پێشکەشن کە لە ماوەی ڕابردوو نەیانتوانی و هەوڵێکشەیە لەسەر ئاسی عێراقی سکاڵا تۆمارکرا و سکاڵای دیکەش تۆمار دەکرێت ئایا بەرهەمی دەبێت و ئەو کێشش کە دروست بووە لەسەر پرسی موچە ئایا کێناوانەی کە موچە وەردەگرن و سوودمەند دەبن لەگەڵ ڕێک لە بەڕێزان سەرنگ فەرج پەرلەمانتاری پێشووی کوردستان دانەدارە یاسەناس قسە لە سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەرهەنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەبێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر تاوابوونی ماوەی یاسایی پەرلەمان و ئەو هەڵوێستە جیاوازانەی ئێستا هەم خەڵکی ناڕازی هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵاتیش لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم. بەڵێ زۆر سپاس کاک حەکیم، سپاس بۆ جەنابێت، سپاس بۆ بینەرانی عزیز. دیارە هەموو لایەک دەزانن ینی ئەم قسەیە خەڵک دەیزانێ شەوەیە کە پەرلەمان بۆ مودەیەکی محەدەد هەڵبژێرێ هەڵبژاردن بۆ ماوەیەکە بۆ 4 ساڵەیە بۆ 5 ساڵە بەپێی سیستەمەکە ئەگۆڕێ. لە دوای ئەوە ئەو عەقدەی کە لە بینی پەرلەمانتار یا لە بینی حیزبە سیاسیەکان یا لە بینی حیزبە سیاسیەکان و خەڵکا هەیە کۆتایی پێێت. کۆتایی پێویستە انتخاباتێکی تر بکرێت. خۆی لە ئەسڵا پێویستە وابێ، بەڵام دۆخی هەرێمی کوردستان ئێمە زانین دۆخێکی جیاوازەوە هەتا ئەو قسەیە زۆر و تومەتەوە ینی هەرێمی کوردستان حکومڕانی احتیایە لە حکومڕانی هیچ شوێنێکی باوەڕ کە دنیا نمونەی زۆر کەمە لە خراپیان بێگومان. ئێمە ئەگەر تەماشا بکەین ینی لە 92 ئێمە ئیشکالی هەڵبژاردنمان هەیە زانی ئێمە 5 خولی پەرلەمانی کوردستانمان هەیە بەڵام کابینەی هەشتممان هەیە لە حکوومەتی هەرێم هەرێمە بۆ خۆی یەکێکە لە سەیر و سەمەرەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە و بەبەردەوامی ئەم هێزە سیاسیانە محاولیان کردو کە انتخابات دواخن چونکە لە بنەما قەناعەتیان بە دیموکراسیت نییە، قەناعەتیان بە هەڵبژاردن نییە، قەناعەتیان بە دەنگی دەنگەر نییە، قەناعەتیان بەوە نییە کە گەل حکومڕانی بکە لە هەموو دنیا بەتایبەتی لە سیستەمی دیموکراسیە گەل سەرچاوی دەسەڵاتە. بۆیە هەر وەختێک کە وەختی انتخابات دێتە پێشەوە کە خولێکی پەرلەمانی کۆتایی پێدێ ئیشکالیە دروستە بێ، کێشە دروستە کرێ، بڕووبیانەوەی هێنرێتەوە. هەرچەنە دۆستەکانمان لە دەرەوە ناوەندە نێودەوڵەتیەکان ئامۆژگاریمانەکەن، ئامۆژگاری سیاسیەکان مەبەستم کە لە کاتی خۆیان انتخابات ئەنجام بن، انتخاباتی نەزیه بکەن بەڕەغمی هەموو ئەو ئیشکالیەتە گەورانە یا ئەو خروقاتە گەورانەی لە سەر انتخابات هەیە. من پێم وایە انتخابات بوونی گرنگە بۆ دەساودەستکردنی دەسەڵات بۆ گۆڕینی موزاییکی سیاسی لە هەر وڵاتێکە یا لە هەر هەرێمێکە، بەڵام ئەمان بەوەش رازینین بەڕاستی انتخابات دو ئەخەنەوە ئەو بەداخەوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش انتخاباتی دواخرا و خولەکە درێژ کرایەوە کە ئەم پەرلەمان و حکوومەتە هیچ شرعێتێکی نییە ئێستا لە ڕووی یاساییەوە. باش بەسکار ئەو هەڵویستانەی کان ئێستا هەندێکیان ماونەتەوە هەندێکیان دەسێت لە کارکێشان یەکشانەوەی ئەو هەڵویستانە هەمویان بەیەکەوەوان باشتر بوو؟ هەم بێگومان هەمویان بەیەکەوە بوونایە باشتر بوو. من لە چاوپێکەوتنی تریژ لەم ڕۆژانە ئەوم باس کردووە چونکە بۆی پیشانی دنیای دەرەوەی بین کە لە بەرامبەر ئەو بەرەیە یا لە بەرامبەر ئەو خواستە یا لە بەرامبەر ئەو گروپەی کە ئەیانەبێ انتخابات دواخەن یا باوەڕیان بە دیموکراسی نییە یا حرمەتی دەنگی دەنگەر ناگرن بە دەنگەرەکانی خۆشیانەوە زۆر گرنگ بوو کە بەرەیەک هەبێ گروپێکی یەکگرتوو هەبێ لە ناو پەرلەمانی کوردستان کە هەرچەند ژمارەشیان هەرچەند بێ بەلای منەوە گرنگ نییە بەس مەوقیفەکە پێکەوە بواە و مووقفێکی حاسم و یەکلایکەرەوە بواە. ینی جیاوازی مووقیفەکان لە مەسلەی پاشەکشە و لە مەسلەی ئیستیقالە و لە مەسلەی بایکۆت و ئەمانە جۆرێک لە سەر لێشێوانی بۆ خەڵک دروست کردووە بەڕاستی تا ئێستا لای خەڵک ڕوون نییە کە ئەم گروپانە یا ئەم فراکسیۆنانە یا ئەم پەرلەمانتارانە بەوازحی چ بڕیارێکیان ناوە. ئەمە دەرخەری ئەوەیە بە بڕوای من کە خواستەکە لای هەندێکیان خواستێکی جدی نییە بۆ ئینسحابکردن لە پەرلەمان بۆ جێهێشتنی ئەو پەرلەمانی کە بە قەولی خۆشیان و هەمووشمان نەزانین کە
شرعێتی نەماوە و ئێمە چاوەڕێی مووقفی زۆر ڕوونتر و حاسمتر بووین وەکو خەڵکێک کە لە دەرەوە متابعەکەین مراقبەکەین و باوەڕمان بەوە هەیە کە پێویستە حرمەتی موسساتەکانی خۆمان بگیرێ. سوپاس دەکەم دێمە وڵات کە دانا جەنابیشت بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەوەی کە بۆچی گەشتین بەو دۆخەی کە پەرلەمان تەمەنی درێژ بکرێتەوە حکوومەت پەرلەمان بڵێن سەرۆکایەتی هەرێم ئێستا لە بینی پارتیویچێتیش تۆمەتبارکردن هەیە ئەو دەڵێ تۆ کاری دواخستنی هەڵبژاردنەکە بووی ئەو دەڵێ تۆ کار بووی ئەسڵی بابەتەکە چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ جەنابەت بۆ مامۆستای میوان بۆ هەمووانێک کەمان بینن لە ڕاستیدا ئەبێ من قسە لەوە بکەم کە نەوتراو بڵێم یێنی خۆ ماشاءڵڵا ئەم پرسە وابزانم کەم و زۆری لەسەر وتراوە و ئێستاش لە دۆخی میدیایی و نووسین و هەموو شێوازەکانی دەربڕین ئەمەندە لەسەر ئەم پرسانە وتراوە وابزانم کەڵکی پێوە نێڵراوە هەر ئەوەی ئەم جارە بۆ ماوە درێژکردنەوەکە شتێکی تازە بوو دەستەواژەیە و پێشنیازە یاسایی کە بەرز کرایە بە ڕووی ژمارەی زۆری پەرلەمانتارە نەتوانین بڵێن زۆرینەیەکی هەرە زۆریان بریتی بوو لە دەستەواژەی درێژکردنەوە بەکار نەهات بوو ئەو حەوجاری پێشوو بڵێن کە درێژ کرا بۆ دەستەواژەی درێژکردنەوە ئەوی بە عەربی پێوترێت تەمدیدی موددە ماوەکەی بڵێن زیاتر وەکو خستنە سەر تەمەن وابوو وەکو چۆن کەسێک نزیک بێتەوە لە وەفات تۆ بێی تەمەنی بۆ درێژکەیتەوە یان تەمەنی وەزیفی بۆ درێژکەیتەوە کە لە 63 ساڵی تەمەنی ئایتر بە شێوەی بە زۆر ئەوەی کە پێڵێن بە تۆ بزیە بێ خانەنشین بێ و واز لە وەزیفە بێنێن ئەو چەند ساڵی بۆ درێژەکەنەوە ئەم جارە دەستەواژەی بەردەوامی بەکارات بوو واتە ئیستیمڕارێتی ئەو دامەزراوەی لە کار بە پاساوی کە نەیانتوانی بۆ هەڵبژاردن بکرێ طبعاً هەموو کەس ئەم ڕاستیە زانێنی باوەڕ ناکەم کە سەر ئەوەی کە دەستەواژەکانیشی نووسیوە ئەوەی ئەو دەقنووسی ئەو مادانەشی کردووە کە دامەزراوەیەک تەمەنی یاساییەکەی لە مادەی پەنجاوێکی یاساکەی خۆی بریتە لە 4 ساڵی تەقویمی هەموو کەسە زانێ و بڕاوەتەوە لە وڵاتی ئێمە 4 ساڵ من نازانم فەلسەفەی 4 ساڵەکە چۆنە بەڕاستی بەس واز دەکەم کە 4 ساڵ گرنگە یعنی زۆرە زۆریش یعنی بەڕاستی بۆ کەسێک لەو دامەزراوانە بجا وەزیر بێ یان پەرلەمانتار بێ هەرێکێک لەم دامەزراوانە بە تایبەت دامەزراوەی منتەخەب یعنی هەڵبژێراوە تۆ ئەنجومەنێکە نوێنەرایەتی خەڵکەکەی بە ستمی ئەوەی پێڵێن پەرلەمان هەڵبژاردنی ڕێژەی نوێنەرایەتی کردن تۆ نوێنەرایەتیەکەی ئەم 4 ساڵە کە دانراوە بڕاوەتەوە تا ئەو ئەگەری دووبارە سەر لە نوێنێکردنەوە تەنانەت تەماشا بکە لە ناو هەمواری یاساکەشە کە 7 جار هەموار کراوە نانتوانیەوە پەنابەرن بۆ دەقە چونکەواتە تۆ بە شێوەیەک لە شێوەکان ئەگەرێکەکەیتە بەردەمەڵی ئێمە هەر ئەیکەینێنی و بتەوێ نەتەوێت خۆ درێژەکەن بەس پارتیویچێت هەردووچیان هۆ کار بوون بۆ درێژکردن خۆی ئەوەی واژوەیەک لە ئاڵۆزبوونی پەیوەندەکانی ئێستا بەرژەوەندی حیزبی یەکتر تۆمەتبارکردن شەیەکە چێ هۆکارەوە بۆی هەڵبژاردنەکە نەکرێت پرسەکە بۆ بە شکستەکە دەرکەوتەوەواتە لە کاتی یاسایی خۆیان واتە نمایشەکە ناشرین بووە بۆیە هەر پرسێک کە شکستی هێنا کەس خۆی لە سەرنەکەوتن ناگاتە خاوەن بۆ زانیاری ئەوەی چەکە لە پرسەکانە جینا و دوولایەنە سەرەکیە هەرگیز لەسەر پرسی دامەزراوەی وەکو پەرلەمان ناکۆک نابن زۆر نیگەرانیان بێەوە کۆی 2015 و 16 و حەڤەی لەکەن کە دامەزراوەکە کەواتە بۆ زانیاری ئەمە ئەو ویستمەوە بڵێم ئەم دامەزراوەی ئەم جارە ئەم دەستەواژەی بەردەوامی کە تۆزێک حرمەتی زیاتری تیا بوو ڕاستی دەوێت لە ڕووی یاسایی و لە ڕووی چەمکەوە باسەکەم چونکە من دووپاتێکەمەوە پێش هەموو ئەوانەی کە سەر باسەکەنەوە نووسینەکەشمێ و لە کاتی خۆشیان خەڵکەزانێ من لەگەڵ دەست دەکارکێشانەوە بووم لەگەڵ کشانەوە نابە تامیمانەوە من لەگەڵ دەست دەکارکێشانەوە بووم و پاساویشی زۆرە بەڵام خۆ بێ ڕەهەندەکانی شیامووی تەماشا بکەیت خۆ کورسی پەرلەمانی بۆ نمونە ڕەنگەم هاوکێشی تۆیەکێ لە پێشێکەکان ناوتر ڕەنگەم هاوکێشەی گۆڕانی بەسەرا بێ چۆن ئەگەر یەکێک تۆ ئەکشیتەوەواتە لیستەکەش 2000 چۆن من ئەوەی لە دوای منەوە دێبێتە سلسول بێتە ئەو کورسیە خۆ من خۆم کشاومەتەوە ینی حرمەتەکە لە کورسیەکە و دامەزراوەکەشا ئیسیفامی چۆتە سەر دروستە کەواتە لیستەکەم نایە بە پێی ئەو سیستمی دابەشکاری کورسیە کۆمیسیۆن
دوایەوە چێ بۆ اختیاری دووەم کە بریتێ لە دابشکردنی کورسیەکان بەسەر زۆرینەی ماوە لە زۆرینە گەورە براوەکان لە لیستەکانی پارتی و کێتی و گۆڕان واتە تۆ کاتێ دەکشێتەوە لە قوارەیەکی بنمونە قوارەیەکی پابندی بە ئیسلامەوە لە قوارەیەکی ترکە نیگەرانی لە پرۆسەکە بەڵام دوجار بە شێوەیەک لە شێوەکان دەنگەکانی خۆتە خەیتە خاوەنی خزمەت یەکێک لە لەوانی دیکە کورسەکانی زۆرترەکەی واتە زۆرینەکەی ئەوان کە دۆخەکان تێپەڕان ئەم جارە زۆرینەیەکی هەرە زۆری دەنگ و کورسیشی لەگەڵ ئەبێکەوەکە ڕەنگە ئیشکالێکە ینی قسەیەکە قسەیەکی کەمیش نییە بۆ زانیاری لەوانەیە تۆ بۆ من لە یەکێک لە قسانەوە یەکێک لە ئەگەرەکان ئیستیقالە نامە و وازنامەکانی ئەو ئەندامانە کە پێشکەشیان کردو قبول نەکرێ وازێنانی ئەندام بە پێی پەیڕەوی ناخۆ پێویستی بە دەنگدانی ئەندامان ترەیە ئەگەر دەنگیان پێ نایە کەواتە تۆ ئەمێنیتەوە یاخود وەکو نمایشەی دیمەنی وەکۆی عینەکەی لێ بکەن دکتۆر کاظم کە تا ئێستاش ڕەنگە نزیکی 2 ساڵ بوو بێتەوە کە ناتوانێت بێتە ئەو بێت بۆ دەوام ئەنی بەگشتی نایە بۆ دەوام کەواتە تۆ وازنامەکەشی قبول نەکراوە تا ئێستا و بە سیفەتی ئەندامەتی هەرماوە باش ینی ئێستا دەست دەکات کێشانەوەی ئەگەر پەرلەمان دەبێت لە هۆڵی پەرلەمان دەنگی لەسەر بدرێت بە دڵنیاییەوە ئەندام پێویستی بەوەی بخرێتە بەرنامەی کار لەوێ ئەندامان بە زۆرینەی سادەش بێنی هەر دەنگی پێبن کە ئەم ئیستیقالە نامەکەی قبوڵە کە قبول کرا پاژانەچی بۆ اختیارەکانی هەمووانەی کە ناڕازین ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئێستا هەمویان سیفەتی پەرلەمانتاریان هەیە هەر ماوە و خۆیەتی هەر بەدڵنایی وایە هەر خۆی پەرلەمان ئێستا لەم کاتا دانیشتەکانی ناکات چۆن بێخاتە بەرنامەی کارەوە خۆ تۆ سەرۆکاتی ناتوانێت تۆ ئەکسەر قبولی بکایان ئەندامێک ناتوانێت خۆی بڕاتەوە بۆ ماڵەوە شتێکم بیست لەو ڕۆژانە چەند ئەندامێک حساب داخەینە چی داکەن ئەو پرسانە نییە وە زانیاریە حساب داخستنوشتی بە هەر نییە پارە چێتە سەر باڵانسی حسابی تۆ ئەتوانی وەری نەگری ئەجینا لێ بۆ کۆکرێتەوە دایانێن دوایەوە ئەگەر هەر وەریشن نەگرتەوە توانی ئەگەڕێتەوە بۆ کۆی گشتی و ئەگەڕێتەوە بۆ خەزانەکە ڕەنگە بگەڕێتەوە بۆ بەڕێزانێک تۆ کەیفیشە پیان نەیە کاتە تۆ بە ژێوەیەک لە شێوەکان چی خزمەتەکەی بە ئاقارەی پارەدارکردنی لایەنێک کە ڕەنگە تۆ خۆ کەیفە پێنەیە ئەمە ڕاستیەکە ینی پێویستە هیوادارم لێرەدا ئێمە خۆڵ نەکەین چاوی خەڵک بەڵێ بەڵام قسە سەرەوە بۆشیان کۆ دەکرێت وەر کاتێک بیانەوێت ڕای بکێشن هەر بە دڵنیایی تۆ ئێستا بۆ منە یاسای چاکسازی ژمارە 2 ساڵ 2020 باسیەوە کە تۆ مافی خۆتە خانشین ڕەت بکەیتەوە بەڵام هیچ دقێک نهاتوە لە نەپەڕ و لە ناو یاسای هەڵبژاردن بڵێت تۆ مافیەوەتە پارەکە وەرنەگری یان بلۆکی حسابەکە بکەی ناتوانانی خۆ سیستمی بانکیە تۆ چۆن داخەیەن تۆ ئەندامێتەکە ماوە سیفەتەکە ماوە بەڕاستی بەی شێوە ناتوانین ئەم لە حاڵتە یعنی درێژە پێبیکەواتە ئێمە لە بەردەمە و ڕاستیاین ئێمە هیوادارم ئەم پرسەوامان لێ نەکا طبعاً بۆ زانێر حەزەکەمە و ڕاستێ بڵێم چەندین ئەوە هەیە ینی چەندین حەو جاریترم پرۆسەی درێژکردنەوەی هەبووە باشە ئەم پرۆسەی درێژکردنەوە هەبووە کەچی هیچ یەکێ لە فراکسیۆنەکان نەکشاوەتەوە نی بۆچی نەکشاوەتەوە پەنای نەبردۆ بۆ کشانەوە کەواتەوە قورسایەکی گەورەی هیوادارم تێ بگەین باش دێمە وڵات کەک سەرنگ سەبارەت بە وێنێک پەرلەمان ئێستاگەر بڵێن مانیزکی مانگیشە بۆی ناکۆکی پارتیویکی تینیانتوانی کۆبنەوە بکەن بەزێ سەرژەکەت ئەو 25-26 پەرلەمان تاکە ناسنەوە پەرلەمان بۆ کۆبنەوەکەن وێنەکەی چۆن دەبێت لە ئاسی ناوخۆ بێ عێراق بێ دەرەوە بێ وێنەی و پەرلەمانە ئەگەر ئەو لایەنە ناچنەوە بۆ کۆبنەوەکانی پەرلەمان زانی دوو شتەیە کاک حەکیم یەکەمیانەوەیە کە دڵنیاتەکەم لە دەرەوە وا سێری و پەرلەمانە کرێ لە ناوەندی نێودەڵەتی لە ناوەندی یاساییە کە ئەم پەرلەمانە شەرعەتی نییە و ئێمە ڕەنگە هەندێکی ببینین و ڕەنگە هەندێکشی لە پشتی پەردەوە ئەوەی کە پێوتری خەلفەل کەوالیس ئێستا تقریباً لە دوای ئەوەوە جۆرێک لە جموجوڵی ناوەندە نێودەوڵەتیەکان هەیە بۆ لای کاربەدەستانی هەرێمی کوردستان چه ئەوانەی UN چه ئەوانەی وڵاتە زلهێزەکان بەشێکی گرنگی ئەو سەردانانە پەیوەندی هەیە بە ئەنجامدانی انتخابات و درێژکردنەوەی ماوەی پەرلەمانەوە کە ئەمانە ملاحەزەی جدیان هەیە و گلەی جدیان هەیە لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە بۆ تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە بۆ انتخابات ناکرێت چونکە انتخابات نەکردنی انتخابات بەتەنها خواستی ئەم دوو هێزە سیاسەیە بە دەرەجە یەکەم ڕەنگە هەندێک هێزی بچووکی تریش چکە ئێمە لە ئێستا ئەزانین ینی وڵاتەکەمانە لە جەنگێکی گەورایە لە ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بۆتەوە کێشەی زۆر گەورەمان هەیە هیچ مشکلەیەک نییە ینی
بەدەر لە وردەکاری کێشێکی مە گەورەمان نییە کە ناتوانرێت پرۆسی ئینتیخابی ئەنجام بیرێ ینی پرۆسی ئینتیخابی ئەکرێت لە وەختی خۆیان ئەنجام بدرێ و زۆر ئاسایشە ئەوە تا عێراق بەو هەموو مەشاکیلەوە بەغا بەو هەموو مەشاکیلەوە ئێمە بینین کە نەک لە کاتی خۆیان ئینتیخابات دەکرێت بگرە هەندێک جار ئینتیخاباتی پێشوەختە و یا قسە لەسەرەوەکرێ هەتا ئەم کابینەی یا ئەم خولەی پەرلەمان کار بکە بۆی کە ئینتیخاباتی پێشوەختە بکە ئەوە تێڕوانی تیشانەوەیە کە سیر ئەکرێ بەڕاستی ئەو پەرلەمانە دەنگی ناڕازیتیانە مجرد پەرلەمانێکە کە پڕە لە دەنگی ڕازی و یەک جۆرە یەک جۆر بیرکردنەوەی یەک جۆر مووقفی تیانوێنرێ کە ئەمە بەڕاستی دڵنیاتەکەمەوە کە ئەوەندەی تر لە شکۆ و سمعی پەرلەمانی کوردستان کەمە کاتەوە کە بۆ خۆی ئێستا پەرلەمانی کوردستان بۆ خۆمانەزانین لە چ بارودۆخێک وێنی حکوومەت هیچ شەرعێتێکی نییە چکە ئەو حکوومەتە شەرعەتی لە پەرلەمانەوە وەرگرتووە کە پەرلەمان شەرعێتی نەبێ حکوومەتی بێگومان شەرعێتی نامێنێ واضحە دەتوانێت مادەم ئەو بڵین ئەزانی زیاتر لە 3 ساڵە بەردەوامان دوو شتمان هەیە حکوومەتە حکیم ئێمە لایەنی یاسایی و ئەسلی بابەتەکە جۆرێکە کە ئەوەیە کە باسمان کرد کە بەپێی قانون ئەم پەرلەمانە شەرعێتی نەماوە ئەم حکوومەتە شەرعێتی نەماوە بەڵام واقع لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سایم دەسەڵاتی کە هەیە شتێکی ترە ئێمە بۆ خۆمان زاین بەسەرەوە لە 92ەوە ئەو خولی یەکەمی پەرلەمانی کوردستان هەتا ساڵی 2005 بەردەوام بوو ئێ باشە ئەمە لەکوێی دنیا هەیە کە دنیای دیموکراسی مەبەستم کە حرمەتی دەنگی دەنگەر و خەڵک بگیرێ حکوومەتێک چەندین ساڵ یا پەرلەمانێک چەندی ساڵ بەردەوام بێ باشە لە دوای ئەوەش وەکو میوانی بەڕێز کاکدێرا ئەمەژی پێکرد تەمدید هەبووە باشە بەڵام ڕەنگە جیاوازترینیان ئەوە بێ کە لە ساڵی 2013 هەبوو کە ئەو کاتە دەنگەدەنگێکی زۆری لەسەرکرا و ناڕازاتێکی زۆری لەسەرکرا لە پەرلەمانی کوردستان تەنها بوو ماوەی 2 مانگیش بوو ڕەنگە ئەوە وەکوڵێ لە ناو نمونە خراپەکانە باشترین نمونەیان بوو بێ بەداخەوە ینی هی ئەوە نییە ئینسان دڵی پێی خۆش بێ باشە بەس ئێستا کە ناکۆکی دروست وەرە بینی پارتیویکێت ناکۆکی حزبی پەرلەمان پێدوێ بەم زوانە بتوانێت کۆبێتەوە تا باسی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش یەکێتیان بەشداری کەن یەکیان بەشداری نەکەن دۆخەکە ئاڵۆزە کاک حەکیم بەڕاستی بینی پارتیویکێتی خراپە لە بەرزترین ئاستا لێدوان هەیە لەسەرەوەی کە زۆر ناکۆکن و ناکۆکی قوڵیان هەیە ئەمە تازە نییە ئەمە بۆ خۆمانزانین چەندین ساڵە لە شاخەوە ئەم دوو هێزە سیاسیە بەردەوام ململانیان هەبوو ناکۆکیان هەبوو شەڕیان هەبووە و ڕەنگە سەبەبی ڕئیسی بەرەو دواوەچوونی ئەم وڵاتە و تێکچوونی وەزی ئەم وڵاتە خۆمانەزانین ئەو دوو هێزە سیاسیین ئێستش بەداخەوە ململانێکی زۆر ناشرینە و ئەم ململانەیە لەسەر بەرژەوەندی گشتی نییە خۆ ئەگەر ئەم ناکۆکی و ململانەیە لەسەر بەرژەوەندی گشتی بواە ئەو بابەتێکی تر بوو بە درێژایی مێژوو چکە نەتیجە سەلمانوێتیە ململانەی و شەڕ و بێنەوە بەردەیە لەسەر ململانەی تەسکی حیزبی و زۆر کات شەخصی بووە بۆیە هەموو جارێک ئەبێ ئینسان یا هاوڵاتی نیگەران بێ لە بوونی ئەو ململانیانە چکە ئەو ململانیانە دوجار شتێک نییە کە خەڵک سوودمەند بێ لێی بەداخەوە باشە دوای سەر ناکۆکی زیاتر قسە دەکەین بەس سەبات بۆی کە ئێستا بڵین هەموو کێشەی نێوانلایەنەکانی پۆستین لە موچەدا کورت کراوەتەوە بۆچی وای لێ هاتووە ینی لە برەوەی کە ڕۆبەرۆی دەسەڵات ببنەوە دوایەوەی کە کشانەوە ئێستا لە ناوخۆدا کە لە ڕاستیدا موچە دەچێت سەر حیسابی هەمووشیان بەڵێ هیچ لایەنێک نیە ئێستا موچە نەچێت سەر حیسابەکەی بۆچی شەڕەکە وای لێ هاتووە من وەڵاهی ئەوە ڕەنگە موزایداتی هەندێک پەرلەمانتار کە لە پێشوا زۆر موزایدەیان کردبێ ئێستا بەسەر خۆیان ناشکاوەتەوە زانین کاک حەکیم لەم مەجالە ئەوەندە موزایدە کراوە ینی ئەمەشی تێگاوە ئەمەش خەڵک ناتوانێت وێنە کۆکو خۆی ببینێ هەر کەسێک ئەسڵ وایە هەر کەسێک ئیشێکی کرد کارێکی کرد پێویستە موچەیەکی هەبێ لە بەرامبەریە هەبێ موچەیەکی هەبێ هەر کەسێک کە کارێکەکە ئێمە خەڵکی وڵاتین هەمومان یەکتری باش شەناسین و عایلەی یەکتری شەناسین هەر کەسێک کارێکەکە لە وەزیفەیەکی گشتیایە بە تایبەتی لە پۆستێکی بەرزایە کاتێک کە ئەڵێ من لە بەرامبەرم ئیشام موچەم ناوێ بەڕاستی بێ علامەتی سیفامی بخرێتە سەر ئەبێ خەڵک گومانی لێ بکە ئێ باشە موچەت ناوێ فەرموو تۆ بەچی ژیت ڕوونی کەرەوە بۆ خەڵک
ئەبێ داهاتێکی ترت هەبێ ئەبێ سامانێکی ترت هەبێ چونکە وەزیفەی پلە باڵا لە دنیا لە عێراقشە حتا بەسەن کەشفی حساب هەیە بۆ ڕقابەی مالی سەرۆت سامانی خۆ دەبێت کەشف بکەی باشە بۆی ئیسپاتی کەی بۆ خەڵک دوایی یان بۆ هەموو لایەکی ئیسپات بکەی کە تۆ گەندەڵی ناکەی کە تۆ ئەمە سەرۆت و سامانتە وەختێکە چیتە پەرلەمانی یاچیتە مؤسسەیەکی هەڵبژێراویان پۆستێکی باڵا وەرەگری دوایش کە وازت هێنا کەشفی حسابی خۆتەکەیتەوە وڵێمە سەرۆت و سامانمە حسابمە باشە ئەمە مەسلەی موچە لە کاتی ئیشا مناقەشەی لەسەر نییە ئینسان حەقی خۆیەتی جا زۆرەیەکەمە و بابەتێکی ترە بەڕاستی ئەوە بابەتێکی ترە بەڵام لەم مووقیفە من تەکی دەکەمەوە کە مەسلەی مووقیف نواندن لەسەر درێژکردنەوەی پەرلەمان مەسلە موچە نییە هەندێک برادر و هەندێک لەو پەرلەمانتاران من ڕێزم بۆیان هەیە ئەم بابەتە تێکەڵەکەن باشە کەس باسی موچەی نەکردووە تۆ ئیدامە بە ئیشەکەت بەڵام موچەکەت بە فلان شوێنومەیە تۆ جارێ مووقفەکە بنوێنە وەکو پەرلەمانتارێک ئیستیقالە بکە کۆتایی بە پەرلەمانتاری خۆت بێنە مووقفێکی سەریح و واضح بنوێنە کە تۆ ئامادەنی لە ناو پەرلەمانێکە ئیدامە بە کاری پەرلەمانتاری خۆت بی کەوادەکەی کۆتایی هاتووە ئەو نایکە تۆ بیکە فراکسیۆنەکەی تر نایکە بە ئەم فراکسیۆنە بیکە کە باوەڕی بەوە هەیە چونکە ئەمە گرنگە بۆ خەڵک گرنگە زانی کاک حەکیم بە هەموو لایەکەڵی کە من عەقدەکەی من لەگەڵ خەڵک 4 ساڵە و کۆتایی هاتووە ئەوەی کە باسەکرێ معاشەکە کۆ ئەکرێتەوە و هین ناکرێ ئەمانە ئەوە ڕاستە بەڵام ئەمانە دوایی ئەوە میدیا هەیە متابعە هەیە ئەبێ لێپرسینەوەیان لێ بکردن ئەو موچەیان گەڕانوتەوە بۆ خەزێنەی گشتی نەیان گەڕانوتەوە یان وەریاگرتەوە بۆ خۆیان ئەوە امتحانێکە پێم وایە ئەکەونە بەردەمی و ئەگەر ئیرادە هەبێتوان لێ دەرچن خۆ بەعکسشەوە ئەگەر وانە بێ خەڵک ئەوەندەی تر قسەیان لەسەرەکە باسم کەکتانە سەبارد بووی لێک حاڵدا بڵین پەرلەمانتار ناتوانێت موچەوەردی ژۆگەر دەستەکات کێشانەوەی پەسەند بکرێت دوایی خۆی گەرێت و سەری شەکەی پێشتری خۆی ئاوایە بە پێی یاسای چاکسازیەکە بڵێ بۆ زانیاری ئەم سیستمی پلە باڵاکان لەگەڵ پلە وەزیفیەکانە لە وڵاتی ئێمە حاڵتەکەی تێکەڵ کراوەژەوە بۆ پلە باڵاش خانە نشینە بێ لە درێژایی تەمەنی حکومڕانی کوردیە کە پەرلەمانی هەبوو و کابینەیەک لە دوایەکانی حکوومەتیە بۆ وەزیرەکان هەر پلەیەکی تری باڵا ئەوانیش وەکو پلە وەزیفیەکانی دیکە خانە نشین بوون تۆ تەماشا بکە لە هەندێک وڵات خانە نشین نابن ئەو کاتێک کە لەوێ ئەدای وەزیفی خۆیانەکەن ئەدای دەوامی خۆیانەکەن مکافە وەرەگرن یان ناوێکی هەرچی لێبێ وەکو موچەیەکی مەقتوع نابێ دوای خاننشین نابن لێرە خاننشینە بێ ئەوە بڕاوەتەوە یاسایی ئەم جارێ خاننشین یا قوت بڵین موچە امتیازات کە حکوومەت هێ نابوو وەکو جۆرێک ناوی نابوو چاکسازی لەم سێکتەرانی موچە و ئەوەی تایبەتە بە پارە و بە تایبەت چاکسازی بوو لە دیوێکە خۆشتان زان دیوی وەرگرتنی پارە دیوی مەساریفەکان نەک دیوی دەهاتەوە باسی ئەوەی تیان هەبوو هەرەوە کەس نازانێت چێ بۆ زانێری 4-5 خۆل وستاز خۆلێکیان لێ بووە فەقیرانە نازان نەوتوش لەکوێ نازان چۆن دەرناکەوێت نییە کەشفی ناکەن و هەموو وڵایەکە و ڕاستیەزان و هەروەها سەرچاوەکان تری داهاتیش ڕوون نییە زۆر لە تاریکیە بەڕێوە چێ لێرە دەرفەتێکی هێشت بۆ وەکو بڕگەیەکی یەکێک لە مادەکانی و یاسای لە مادەی حەوتە کە دەرفەتی داوە بە ئەندامی پەرلەمان یار پلەیەکی تر کە ڕەتی ماوەی یاخود خانە نشینەکەی بکاتەوە بیستمە هەندێک پەرلەمانتار لە ڕێوە عریزان ناوە بە دیوانی سەر پەرلەمان کە داوایان کردووەوانیش خانشینی وەرناگرنەوە مافی خۆیەتی وەکو خۆی حتا قسەی جیاواز هەڵەگرێنی و کاتی ئێستانیە بەڵام بەگشتی ئەوە دووپاتەکەمەوە کە خاننشینی بوون بە پێی ئەم یاسای چاکسازیە وەکو جاران نەماوە جاران پلەیەکی مەقتوع بوو بڕابەوە هەر ئەندامێک ڕۆژێکیش دەوامی بکردایە دوای خولەکەی تەواو بووە یەکسەر وەکو باقی ئەندامەکانی تر کە هایانە تەمەنی زۆر لەو گەورەتریشە و تەمەنی وەزیفی و خزمەت و شەهادەیشی بەزەم جارەوانیە بۆ زانیاریتان لە مادەی حەوت بەڕوونی لە بڕگەکانی ئاماژەی پێکردووە کە هەموو ئەندامان بە کۆی خولەکانەوە ئەوە یاسا ئەسەری ڕەجعیش هەیە گەڕایە بۆ خولەکانی دیکەش ئەبوو تەمەنی یاساییان هەبێ و تەمەنی خزمەتیان هەبێ یان شەهادە و بڕوانامە و هەموو ئەو شتانە ئەگینا بە کەمترین موچەوە بۆ دووپاتیش یەکەمەوە ڕاستێت لە خولی ئایندە کاتە خولی شەشەم ئەندامی پەرلەمان خاننشین نابێ مەگەر بۆ حاڵەتەی ئەو 45 بە 15 هەبێ واتە 45 ساڵی تەمەنی تەواو بێ لەگەڵ 5 ساڵی خزمەت
و شاهدە و بڕوانامەی تاوە بێن باوەڕم وایە وردە تەمەنی ئەندامی پەرلەمانیش نزمە بێتەوە ئینسان کە تەمەنیشی نزم بۆ ئەگەری دامەزراندن و خزمەتی وەزیفی فعلی زۆر کەمە بێتەوە ئەوەی تر نازانام یاساکان وارەکان یان چیەکەن کەواتە لەو دیوە کە تۆ هەمووی ببەستیتەوە دووپاتێکەمەوە بە جۆرێک لە ئیمتیازاتەوە فقط لەناو ئیمتیازەکانیشە باسی موچەکەن یعنی ئێمە ڕاستیەکە بۆ نمونە حەسانەی ئەندامی پەرلەمان کەم باوەڕم وایە هەل لە ڕووی منتیقەوە ئەندامی پەرلەمان و هەموو ئەندامیشەوە کۆمەڵگاانەی بەشەری یعنی وڵاتی نام چەمکی یاسا سەروەری شتانە ئەگەر هەبێ وەنی ئەگەر هەبێ و قسەی هەر نووسین و ناونیشان نەبێ هەمووان ملکەتی یاساکان من چی دیایە بۆچی کەسی حەسانەی هەبێ بۆ یەکتر نەیبێ مەسەر بۆچی ئەمە جۆرێکە لە ئیمتیازات ئەوە حەزەکەم زانیەوە ڕەت نەکراوەتەوە یەکتر لەوانە ڕەت نەکراوەتەوە بریتە لە ئەو کۆی ئیمتیازانەی ترکە من ئێستا شوێنیەوە نیامانە بژمێنم کەواتە دووپاتێکەمەوە ئەندام کە بێوێ خاوەنی هەڵگری مەشروع بێ بیر لە کۆمەڵێک لێکەوتە و ئەمدا ئۆلاکانی تری ناکاتەوە کایە بە دووپاتێکەمەوە پرسیارێکە کراویژەوە بوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی پێی مادەی 111 شتێک کە ناوی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە ئاها لە لایەکی شەوە دانیژن بەو ژێوە ئەم خولە زۆر فۆرمەکەی جیاواز بوو لە کەمترین کاری هاوبەشە پێکەوە بوون بۆی لە سەرتاوە لێکجیا بوون لە کۆتاییەکەشی ئاوا بوون هەرێکە ئێستا سێ چوار مۆدێل لە ناو کاری پەرلەمانی دروست بووە لە نێوان بایکۆت لە نێوانی دەستەکارکێشانەوە لە نێوانی داوام نەکردن هەر لە ناو ئەم سەفاکە هەیە کە پێوترێ 20 کەس یان ناوناتۆرە بەخشینەوە یان قسەی جیاواز کە باوەڕم وایە ناونیشان گرنگەوە تۆ مەشروعەکە بێ سەر بخەی بۆ زانیاری نەک بیر لە هەندێک پرسی ئەم لاولا بکەیتەوە کایە کە ڕەنگە دوجار یەکتری بک بە مزای دەکات و سەر موچە چکە ئێستا موچە ئەوانی نامی دەزگات کێشانەوەیان پێشکەش کردبووە موچەکانێت حیسابەکە ئەوانەی بایکۆتیان کردو ئەوانەی داوام ناکەن ئەوانەی لەناو هۆڵی پەرلەمان و پارتیویت هەمان شێوە ئەنی هەمویان موچەکەیان بۆتە سەر ئەو مزایدە چییە بۆ وەڵاهی ڕازگۆ بم لەگەڵ تا قسەیەکی زبریشە بەڵام ڕازگۆ بم لەگەڵ تا باوەڕم وایە لایەنێک میدایەکی بەهێزی هەیە وەلایەنەکە خۆی بزنسمانە ئەو زیاتر بیر لە پارە و ڕاندی قازانج و پارە لەسەر یەکنان و دەی و پێنجێکاتەوە ئەو لایەنە زۆرتر فۆکەسی خستۆتە سەر ئەم پرساجینە هەموو زۆری دیکەش مەسەرەن هەیە تەنانەت بۆ زانیاری هەر نەریتەکە لە عورفی پەرلەمانیە کشانەوەی پەرلەمان غەیری ئەمەی سەدر کردی ئەم جارە لەناو پەرلەمان وەکو سەحب گینە سەحبی پەرلەمانی نییە سەحبەیە لە کابینەی وەزاری تۆ وەکو وەزیرێک قەوارەیەکی بەشدار یەکشیتەوە بەڵام تۆ لەکوێ کشیتەوە کاکە تۆ لەنێری خەڵکی خۆ تۆ چی بکەی ئوستاز تۆ کەوتتە بەردەم دۆ دامەزراوێکەوە نەدەنگم پیاوەنە ئیرادەی تۆ بۆ بەڵکو ڕەنگە پێشی خۆش بوو بێت چونکە ئەو ئەندامە خۆی تەقاعود دەبێەوە تا دەرناکرێ کاکە تۆ فەسڵ نابی ئەو ئەندامەی کە ئێستا ڕەزامەندی ینی ئارەزوومەندانە دەست دەکارەکێشێتەوە ئارەزوومەندانە فراکسیۆنەکەی پێڵێ وەرە دەرەوە خۆشە تەقاعود دەبێ سازی بەڕێز لێرە تۆ ینی ڕاستێکەوەی بۆچی ئەمانە لە خۆدەوەکەی پێویستە لە بیری گەورەترین ناونیشان نابی کە بریتە لە سەرخستنی پرۆسەکە و جۆرێک لە دەنگی ناڕەزایی من باوەڕ وایە ئەم جارە وەکو باسمان کرد ئەو نەخشەیەی کە ئەندامانی پەرلەمانی لێ پێکاتوە ڕەنگە بۆ ئاخارا بڕوە ڕەنگە ئەم ساڵا بە تایبەت ئەگەری هەیە لە دوای پشۆکەی مانگی 1 و 2ەوە لە مانگی 3وە زۆرتر ئەوە بێ بە تایبەت دووپاتێکەوە من وابزانام جارێتیش باس بکردلایەوە ئەم پێشنیازە یاسایە کە لە وەقاعش بڵاو بووتەوە ینی وەکو بڵێن جۆرێک کۆتایی پێ نهاتوە کە ئەگەری دووبارە درێژکردنەوەشی نییە یعنی ئەمە یەک جار تەمەنی خۆی درێژەکاتەوە ئەگەری هەیە من ساڵی 2024 بەداخەوە جارێکی تر وە نییە بکەینە حاڵتێکەوە پەنابەرینەوە بۆ درێژکردنەوە یان بەردەوامی کەواتە تۆ لەو کاتا چیەکەی تۆ قسەیەکە پێ نابێ و باوەڕم وایە ئەو ڕاستێش با بڵێم ئەم جۆرە هەڵوەزوەرگرتانی ئۆپۆزیسیۆن بۆ زانێری وەقعی لە ناو زیهنیەتی ڕای گشتیە کەم بوو حەزەکەم ئەم ڕاستیە دەزانێ زۆرینەی خەڵکە هاسەیری کە جۆرێک لە لاموبالاتی دروست بووە جۆرێک لەوەی کورە دنیا خەریکە ئاوای با گرنگەوەی خۆم سەلامە دەم ها خەریکە ئینسانی کوردی وای لێ بێ ڕاستی دەبێت ئەم جۆرە هەڵوێسە بەداخەوە باوەڕم وایە ئەگەر درێژ بێ حەزەکەمەوە بڵێم ئەگەر ماوەی درێژکردنەوەکان زۆر درێژ بێ ڕەنگە لە زیهنیەتی خەڵکان نامێنێتەوە بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەین وڵاتان لەگەڵمان بمێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرنگ بە بۆچوونی بەڕێزت دەبێت چی بکرێت بەوەی کە فشارێ بکرێت هەڵبژاردنەکە پێشەوادەی کە تەمەنەکە درێژ کراوەتەوە بکرێت یاخود ئەسڵان پێوە لە ماوەدا هەر بکرێت ئێستا بەڕێز باسکە کۆکی پارتیویچێتی کرد حزبی بڵێن بەڵێ من هەمیشە لەگەڵ ئەوام کە مەسەلەن ئیش بکرێ بۆی کە فشارەکان دروست بکرێ و زیاتر بکرێن بەچی فشار کاک حەشیم ئێمە باواقعی بین لە دوای کەوتنی هێزێکی کاریگەری وەکو گۆڕانەوە ئەم ناڕەزایەتیانە تووشی پاشەکشەیەکی گەورە بوو ئەم فشارانە تووشی پاشەکشەیەکی گەورە بوو تەبەن کەوتنی گۆڕان بە تەنها کەوتنی حیزبێکی سیاسی نەبوو کەوتنی بەشێکی گەورەی ئۆپۆزیسیۆن بوو کەوتنی بەشێکی گەورەی دەنگی ناڕازی بوو کەوتنی بەشێکی گەورەی دەنگی ئازا و ئازاد بوو بەڕاستی وەقعی لەسەر کۆمەڵگا زۆر گەورە بوو کە ڕەنگە ئێمە پێویستمان بەوە هەبێ بەداخەوە ئەڵێم کە ماوەیەکی باش ئەم کۆمەڵگایە پێویستی بە وەخت هەیە بۆی جارێکتر بتوانێت خۆی ڕێکخاتەوە بۆیە بارودۆخەکە بە نیسبەتی هێزەکانی دەرەوەی پارتیویکێتیش یا خەڵکی ئازادی خواز یا خەڵک بەگشتی بارودۆخێکی ئاسان نییە بارودۆخێکی قورسە بۆیە لەم کاتە بە بڕای من پێویستە هەموو ئەو کەسانەی کە باوەڕیان بەوە هەیە کە فکریان لە یەکەوە نزیکە کە باوەڕیان بەوە هەیە کە پێویستە لە وڵاتە گۆڕانکاری بکرێت کە پێویستە ئەم وڵاتە وەزعی بەرەو باشتر ببرێت کە پێویستە ئەم وڵاتە حکومڕانێکی باشی هەبێ ئەم دەنگانە زۆر گرنگە کە لە یەکەوە نزیک بن لە چوارچەوەی پرۆژەیەکە بەڵام لێت ناشارمەوە کە پەرتەوازەیەکی گەورە هەیە لە نێوان دەنگە ناڕازیەکانە چ وەک هێزی سیاسی چ وەک گروپی پەرلەمانی چ وەک پەرلەمانتار چ وەک خەڵکی سربەخۆ و دەنگی ئازاد و گروپی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتی یەکخستنەوەی ئەمانە ئاسان نییە باشە بەڵام من هەمیشە باوەڕم بۆ هەیە کە هەرچی کارێک بکرێ هەرچی پرۆژەیەک هەبێ هەرچی دەست پێشخەریەک هەبێ بۆ دروستکردنی بەرەیەکی فراوانی ناڕازی کە من بۆ خۆم زۆر لەگەڵیان بۆ پشتیوانی ئەەکەم ئەگەر شتێک هەبێ ئەمە زۆر گرنگە بکرێ بەڵام کارێکی هەتاوڵەی قورسە بەڵێ بەس بۆچی و متمانەیە کە پێشترە بوو لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە سێریان وێستاوە دروست نابێتەوە ئەزانی من عەرزم کردی ینی بەشێکی پەیوەندی بە کەوتنی گۆڕانەوە هەوو ینی کەوتنی گۆڕان بەڕاستی زۆر شتی لەگەڵ خۆیان خست ینی محەقەتێکە لە بینی هێز و لایەنە سیاسەکانی تریش جۆرێک لە بێمتمانەی هەیە مزایدە و پۆپۆلیست جۆرێک لە بێمتمانەی هەیە کاریگەری هەیە من هەمیشە یەکێک لە مشکلەکانی ئەم وڵاتە لە ڕابردووشە ڕەنگە ئیشکالەتی گەورەی دروست کرد بێویش ئەو حرەکە پۆپۆلیستێ بووە کە هەبووە یان کە کۆمەڵی خەڵک هەرێوێ ئیدامی پێبا من قەت لەگەڵەوە دیمەزە ئینسانە بێ واقعی بێ باوەڕم بەوە شەیە زۆر کات مەسەن قەواعیدی لعوبەکە ئەوەندە نابەرامبەر بووە مەسەلەن ئەمە وای کردووە زۆر کات لە ڕەفیع لە کۆمەڵی خەڵک یا گروپێکی پۆپۆلیستی دروست ببێ باشە چونکە ئەوانەی کە حکومڕانیان کردووە لە هەرمی کوردستانی حکومڕانیەکەن باوەڕیان بە هیچ شتێک نییە زانی کات خۆی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو کاتە باسی ساڵی 2009 بەدواوەکەم نزیکەی 35 زۆر کات ئەچوونە نزیکی 40 پەرلەمانتار هەبوو بلۆکێکی زۆر گەورە بوو لە ناو پەرلەمانە کوتلێکی گەورە بوو و کاریگەری زۆری هەبووە میدیای بەقوتی هەبووە خەڵکی زۆر بەقوتی لە پشتەوە بوو باشە بە هەموو ئەم هێز و قووەتە کە هەبوو هێشتا زۆر کات
مثلەن بۆ زۆر شت پارتیوکێتی نەهاتنە ژێربار ینی پرۆسەکە ئەو کاتەش ئاسان نەبوو بێگومان ئێستا قورسترە کاک حەکیم پێویستە ئێمە واقعی بین ئەمە سەر لەبەری پێویستی بە پیاچوونەوە هەیە جا هەر هێزێکی سیاسی بە بڕای من یا هەر گروپێکی سیاسی بۆ ئەمە دەست پێشخەری بنوێنێ پێم وایە کارێکی گەورەکە و کارێکی مێژوویەکە باشە بەس ئەوەی کە پێویستە بە داهاتوی پەرلەمان حکومەت لە بینی ناکۆکیانی پارتیویکێتی چی لێرە خوێنیتەوە وایەکێتی ئێستا بەڕاستێتی ئێستا ئەمڕۆ کۆبوونی ئەنجومەنی سەرکردایەتێنەوە دەڵێ دەیانەوێت تاگڕەوی نەمێنێ جیاکاری نەمێنێ پرۆسی سیاسی ڕاست بکەنەوە تاگڕەوی ڕەنگە تاگڕەویەکەی کە یەکێتی دیدی یەکێتی بۆ تاگڕەوی چییە ینی ڕەنگە دڵنیاتەکەم ئەوەیە کە پارتی لە بڕیارەکانە حساب بۆ یەکێتی ناکە ینی خۆ ئەوە نییە بڵێت بە تاگڕەوی حکومی کوردستانەکات و بەرژەوەندی خەڵکی ژێر پێخستووە من باسم کرد بەڕاستی ینی ململانەی ئەم دوو هێزە سیاسیە ململانەی بەرژەوەندی تەسکی حیزبی و شەخصیە باشە باوەڕم پێ بکە بە قەنەعەتەوە لێم کە بەدەرە لە ململانەیەک لەسەر بەرژەوەندی گشتی لەسەر خەڵک ئەم دوو بابەتە بێ جا بکرێتەوە ینی پرۆسی سیاسی لە یەکێتیەوەی کە بەرژەوەندی حیزبەکانی خۆی بەدەست بێنێتەوە بەڵێ بۆ پارتی شەروایە بۆ پارتی شەروایە بەڵێ ینی بۆیە من ینی ئینسان نیگەرانە بێ کە بیرەکاتەوە کە بەڕاستی ئێمە کۆمەلگاوە خەڵک بێکەسە زانی خەڵک گروپێک نییە هێزێک نییە کە ڕێکخراو بێ کە بتوانێت پاڵپشتی بکە کە بتوانین دیفاع لە مافەکانی بکە باشترین دلیلشم بۆ قسەیە ئەوەیە کە لە ئینتخاباتی ساڵی پار بۆ عێراق کە کەمترین نسبەتی خەڵک مشارەکە ئینتخاباتی کردووە و زۆرترین خەڵک بایکۆتی ئینتخاباتی کردووە ئەمە سەروەتێکی زۆر گەورەیە کە هەر هێزێکی سیاسی هەر گروپێکی سیاسی هەر کەسێک یا هەر گروپێک بتوانێت ئیشی لەسەر بکە بتوانێت ڕێکی بخە سەرکەوتێکی گەورە بەس سپاس دەکەم کاکتانە سەبارەت بەو بڵێن کۆمەڵێک هەوڵ هەیە لە دادگای فیدراالی عێراق تانەدان لە دریشکردنەوەی تەمەنی سێ سەرۆکایەتیەکە پێ وایە کاریگەری دەبێت دوای ئێمە ئەو هەوڵانی کە لە بەغدا یاخود هەوڵ بدەێت لەسەر ئاستنی و دەوڵەتی سەردانی کونسوڵەکانە لایەنەکانی ترە طبعا بەدەر لەو سەرنجانەی کە هەر یەکێک وەکو تاک وەکو هاوڵاتی لەسەر ئەو جۆری ناڕەزایەتی و جۆری جوڵە یاساییەکە یان ڕەهەندی سیاسی لە پشتەوە یان بەرژەوەندیەکانی چۆنە ئەو تێبینانە بخەینە لاوە بە گشتی باشە ینی هەر جۆرێک دەنگێک ناڕەزایەکی جوانی بە حرمەت و بەڕاستی بتوانێت پرۆسەکە جوانتر بکە ئەمە چاکە ئەمە بە دڵنیایە و باشە یەکێک لەو هەوڵانە بریتە لە تۆمارکردنی سکاڵاوە یاخود جۆرێک لە بەرزکردنەوەی سکاڵا لە دادگای فیدراالی عێراق بۆ زانیاری مادەی 96 لە دەستوری عێراقیش کەم باسی ئەم پرۆسی کردووە ئەم دادگایە جۆرێک لە اختصاصی زیاتر ئیتیحادی هەیە یاواتە ئەوەی کە پێی دەوترێ کۆی وڵاتی عێراق ئەگرێتەوە نەک هەرێمەکان هەرێمە فیدرااڵیەکان پێی مادەی 107 لە دەستور مادەی 120 ئەمانە مافی خۆیەتی دەستوری هەبێ مافی خۆیەتی دامەزراوەکانی هەبێ هەر سێ سوڵتەکەی هەبێ ها یاسادانان و جێبەجێکردن و تەشریعی کەواتە ئێمە بەهۆی ئەوەی کە مادەی 120مان تا ئێستا جێبەجێ نەکردو بان قەز نەیکردووە طبعاً ئەم دوولانە نانێش دەدایک بێت کە بریتە لە هەبوونی دەستوری هەمیشەیی کوردستان دەستورێکی نووسراوی هەبووە ئەگەر دەستوری نووسراو هەبوو دادگای فیدراالیشتە بوو دادگای فیدراالی شکۆی هەیمەنەیە بوو بەسەر پەرلەمانیشە ئەگەر خروقاتێکی دەستوری و قانونی بکردایە ئەو ساتۆ توانی لەوێ ئەم هەوڵەی پیاڵۆشێنیتەوە وەکو چۆن لە عێراق هەوڵێکە بوو بۆ ئەوەی تەمدیدی تەمەنی پەرلەمان بکەن نازم کەمترینیش بوو 4 ساڵەکە یەکسەر ئەو ڕایگرت وەستانی ئەم هەوڵە بۆ هەرێمی کوردستان بەندە لە ڕوانگەی علمی متەواضعی خۆم واز دەکەم کە سەر ناگرێ ئەو دادگایش بەداخەوە فۆرمێکی سیاسی زۆر بەسەری ئازاڵە ئەها بینیمانەوە تا لە پرسی نەوت و غازە ئەوەیکی فڕیاوەتە ناو ساحەکە وەڵام بەدوایە نەچووە بەڵام هەوڵەکانی هەر لەسەر کاغەز بوو تا ئێستا هیچ ئەوە نەکراوە وەستێنراوە وەکو بڵێن جۆرێک پەیامێک بوو بەڵام نەگەیشتە ئاکام باوەڕم وایە پرزانی تریش هەروایە بیستومە حرەکەیەکی وەکو نەوەی نوێ وەکو
دکتۆر یوسفم بیستەوە نازانم کەی تریژەمەی کردەوە ناڕازیش بەنیازم بەڵێ ئەگەر لایەنەکانی دیکەیەکێک لە هەوڵەکانیان باشە ئەوە پەنابەرن بۆ ئەو جۆرە هەوڵە دیبلۆماسی و یاساییانە بە تایبەت لە ناوەندی جیهانی و ناوەندی گەورەتر لە هەرێم بۆ بتوانن تانە لەو پرسە بن من باوەڕم وایە پێشترە بۆ بیەن ئێستا بۆ منە ئەگەر داواکە دەست بە بینینی بکرێت لە سەرەتای مانگی 11ەوە یاخود لە سەرەتای مانگی 12ەوە ئەمجا کەمترین دواخستنی مانگێک بێ ئەمجا بکەوێتە ساڵێکی ئایندە ڕەنگە نزیکەی 6 مانگی دیکە هەم پرۆسەی هەر درێژە پێشی ئەنجامی نەبێ باوەڕمان بوو پێش وەخت پێش 6 مانگ 7 مانگ یان لە سەرەتای ساڵی 2022 ئەو سکاڵای تۆمار بکرایەوە چۆن پرۆژەیەکی حکوومەتی هاتوو بۆ دروستکردنی دادگایەکی تایبەتمەند بە تاوانەکانی داعش یەکسەر محکەمەی اتحادی ڕەتی کردەوە تێوە لە اختصاصی حکوومەتی عێراق دروستی بکات چونکە هێرشی حرەکەتێکی تیرۆریستی وەکو داعش زیاتر بۆ سەر عێراق بووە نەک بۆ سەر هەرێم بۆ بێت لەو چوارچێوە تەماشای بکەن باوەڕم وایە سکاڵای تۆمار نەکردو لە هەرێمەر خۆیان ڕەتیان کردەوە لێەوە بەڵێ هەر خۆیان لە بەغداوە ڕەتیان کردەوە نا هەر سکاڵا تۆمار کرا بوو با ئەو زانیاریانە لە یەکێک لە نوێنەرەکانی حکوومەتی عێراقەوە بزانام لە سەفارەتەکانەوە بوو هات بۆ زانیاریین دەستکەوت بوو کە سکاڵاکی وای بەرزکردبوو کە هەرێمی فیدراڵی لە دەوڵەتێکا کە خۆی بەناو فیدراڵی بێ مافیەوەی نییە دادگایەکی تایبەتمەند بە خۆی دروست بکە بەڵکۆ بێ زیاتر ڕەهەندێکی وایە بێ هەرێمیش مافی نییە دامەزراوەیەکی تەمەنی خۆی درێژە پێبا بەڵکو پێویستە پەنابەرێ بۆ پرسان بەس ئێستا بۆ نمونە یاسایی بڵێ هەڵبژاردن باسی پێشتر باسی هەموارکردنەوەی دەکرا کۆمیسیۆن ماوەکەی بەسەر چووە دوایەوە چی ڕوودەدات باسی دەستور دەکرێت نازانم لەو ماوەیەدا ئێمە شەم و بیستومانە لە میدیاوە کە ئەم پرسانی کە هەیە بۆچی گەیشتووەتە ئەم دۆخە ئوستاسێنی بۆ لە سەرەتاوە تۆ خەمی لێ نەخوراوە هەموو کەسە زانەیە گەر تۆ بتەوێ ینی جۆرێک لە تاقیکردنەوەیکی قورسی ئیمتیحانی لە بەردەسا بێ پێویست بە لەوانەیە سەعیکردنی چەند هەفتەیەکیش بێ بۆ تۆ بۆ پرسێکی نووسینەوەی دەقێکی دەستوری کە ڕەهەندێکی نیشتیمانی گەورەیە هەیە کە ڕەنگە پێویستی بە دروستکردنی لیژنە کاکە لەو زمانی کە حکوومەتی مرسی هەبوو بە ڕەحمەتی خوا چوو لە میسر لیژنەیەکی دروست کرده بوو لە 100 کەسی سپۆر دروست کرابوو لە کۆی وڵاتی میسرا کۆ کرابوونەوە دەقێکیان نووسی بوو من دەقەکەم هەیە ئەمجا دوایەوە سیسی هات انقلابی کرد دەستوورەکەشی گۆڕی جا من بەسم لەوەیە تۆ کە بتەوێ پرسێکی وار گەورە دروست بکەیت گەورە بینا بکەیت هەرێم بکەیتە هەرێمێکی فیدراڵی دەستوری و خاوەنی ئەوکیوا بکە بۆی خەیتە ئەم ساڵەوە کە ڕەنگە دووخی درێژکردنەوە بە پشۆکانیشەوە هێشتا زۆری ماوە ئەگەری وا هەیە ئەم پرسە بێتە پێشەوە من بیستومەوەوانی کە بەشێک لەوانی ناڕازین ئەم پرسیارشان ڕوبەڕوو بێتەوە ئایا لە بەرامبەر ئەم یاسا ڕەهەندە نیشتیمانیانە ئێوە چیەکەن چونکە تێپەڕاندنی مەترسیە و بە سادەی بڕوا و تۆ ئەو زۆرینە پەرلەمانیە توانێت تێپەڕێنە کەواتە تۆ لە ئێستا پێویستە بە جۆرێک لە کاری بەرەی هەیە ئەمە ڕاستیەکە پێشترکیان نەکردویان ڕێک نەکەوتون بەس ئێستا لانی کەم بۆ چەند پرسێکی ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستە کارێکی هاو بیستم باسی جۆرێک هاوپەیمانی بیستووە نازانم ئەو ناوە چییە بەس جۆرێک کاری بەرەی تەواوترە تۆ لە یەک خاڵی هاوبەشە هەیە ئیشی لەسەرەکەی بەڵێ خۆی ئێستش 12 پەرلەمانتار ناڕازیە کۆمەڵ و هەندێک پەرلەمانتاری نەوەی نوێ یەکگرتو هەیە بەجیا بەڵێ ئەو هاوپەیمانێتی زیاتر لە ناو 12 ئەوە ڕێ عەدەدە و کەمە ئێمە خۆتەزانی نیساب لە ناوم دامەزراوانە گرنگە دایمە کە باسی ڕقەمەکرێ هەندێک خەڵک پێی وایە دەنگێکی من کەمەیان زۆریان چێوان نییە ئەو مەقعدە پەرلەمانیانە هەمووی 2000 حسابە و حسابی لەسەرکردی ئەو 12 ئەگەر 22 بووە ئەگەر وەکو ژمارە بۆ ئەوساز باسێکە لەو مێژووە تا بێ بە نیوە تۆ سەیری پەرلەمانی وەکو بەریتانیا بکە کە هەر پێوترێ مەهدی سیستەمی پەرلەمانی هەر دایکی سیستەمی پەرلەمانی لەوێ پۆزیسیۆن هەیە پێوترێ پۆزیسیۆنی یان پێوترێ حکوومەتی سێبەر حکوومەتی سێبەریان هەیە نیوە بە نیوەن زۆر جارە ها سەیریکە یان تۆزێک کەمتر و زیاتر کە نیوە بە نیوەن لەو کاتا تۆ توانی ستۆپ بکەی بە پرۆژەیەکیەوە بەس لێ ئێستا ڕەنگە هەر جۆرێک دەنگ بەرزکردنەوە بۆ بێنێتەوە سپاس دەکەم کاک سەرنجکاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە لێکەوتەی ئەم درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیەکان لای هاوڵاتی لای دەنگ دەریش چی دەوێت لە ناو خەڵکە پێمتمانی زیاتر بە هەڵبژاردن و پرۆسی سیاسی حکومڕانی هەرچەندە سەبێتمانی زۆر هەیە ینی زیاتری دەکات ئەگەر ئەمە ڕوودات ینی کارگەری خراپەکەی چییە؟ بێگومان ناومێدی زیاترەکە دیوێکی تریشی هەیە خەڵکە لێ باشە من پسم دەنگ بەم دەنگ نێم پەرلەمان هەڵبژێرم هەڵی نەبژێرم بۆ 4 ساڵ بێ ئەوان دوایی درێژێکەنەوە مودەکەی تەمدید دەکەنەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ و درێژە بە پەرلەمانێکی ناشرعی یا حکومەتێکی ناشرعی ئێن ئەمە وەقعی هەیە لەسەر خەڵک بۆ ناومێد بوون بەڵام باوەڕم پێ بکە کاکە حەکیم ئەمە هەمووی کەڵەکە ئەبێ لە ناخی خەڵکە باشە ئەم کەڵەکە بوونە
ڕۆژێک بە دوای دەرەچەیەک ئاگەڕێکە بێتە دەرەوە خۆمە هەروە ئاسان نییە بۆ ئەم قەت ئەزانی ئینسان نابێ بێ هیوا بێ هەنی دایمە بێ هیوای هەبێ هاوڵاتی بێ هیوای هەبێت چکە ئێمە ئەزانین کە سیستەم و حکوومەتی زۆر لەمەی ئێمە خراپتر هەبووە دەرحەقی وڵاتەکەی کە هیچ ئاسەوارێکی نەماوە لە مێژوشە ینی ئەمە حەقیقەتێکە من پێم وایە ئینسان نابێ بێ ئومێد بێ هاوڵاتی دایم ئومێدێکی هەبێ بۆی کە احتیمالی هەیە شتێکی تازە بێتە پێشەوە گۆڕانکاری ببێ وەکو کابراڵێ خوا لە هەموو کەس گەورەترەوە بەچی خەڵک ئاش دەکرێتەوە لەگەڵ هەڵبژاردن بۆن ئەگەر ئێمە ئەگەر ساڵێکی تریژ ئەگەر هەڵبژاردن بکرێت بۆ نمونە وەڵاهی دروستکردنەوەی ئەو متمانە وەکو باسم کرد شتێکی ئاسان نییە ینی قورسە بەڵام مستحیلیش نییە ئەو هێزە سیاسیانە کە ئێستا پێم وایە دەرفەتێکی باشیان بۆ هاتوۆتە پێشەوە مووقفێکی زۆر وازح بەڕوونی لەسەر ئەمەیەک پەرلەمانی کوردستان بنوێنن دڵنیابن لە کاتی انتخاباتە نەتیجەکەی ئەبینەوە بە دەستکەوت دێتەوە بۆیان ئەمە هەڵمەتێکی میدیایی باشی ئەوێ بۆ وشارکردنەوەی خەڵک و تێگەیانی خەڵک لە بارودۆخەکە بەگشتی و واقعەکانی ئەم هینەکە ڕوئەیە زائیدەن بوونی پرۆژێکی هاوبەش زۆر گرنگە ئێستا من ئەوەم بە خەیاڵە هات کە حەقە ئەم بەڕێزانە مادام پەرلەمانانە ئێستا لە خۆیان بە هەمویان تەڵان مەبەستم وەفد دروست بکەن بچن سەردانی قونسولیات و سەفارات و UN و ئانە بکەن مووقیفی خۆیان ڕوون بکەنەوە لەسەر ئەو بارودۆخە ناڕەزایی دەرببڕن و باسیەوە بکەن کە ئەوان لەبەرەوەی کە پەرلەمان تەمدید کراوە لە پەرلەمان کشاونەتەوە بگەیاندنی ئەم مووقیفانە بە و ناوەندانە بۆ خۆی کاریگەری هەیە سپاسم کاکدانە بە کورتی ئەم پەرتەوازەیە کە لە خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆن ئەگەر یعنی هیچ بەرهەمێکی دێ بەم شێوێ هەوڵدان بۆ گۆڕانکاری بەم پەرتەوازەیە وەکو باسم کردێ ئێمە دایمە بیر لەوە بکەینەوە دیوار دروست نەکەین پر دروست بکەین باشترە گەیشتن بە یەکتری ئەمە حاڵتێکی باشە بەڵام دوجار کە گەردۆخەکە ژوای لێ هات هەمووی بەم شێوە تێکەڵ و پێکەڵ بوو تۆ بێبێ وەکو مەبدەی ئینقاز ما یمکن ئینقاز بوو تۆ بێبێ ئیش لەسەرەوە پرسە بکەی ئەوانەی کە بە تەمای دەنگی ناڕازی خەڵکنوە ئەو پەراوێزە فەرامۆشکراوە زیاترە و لایەنە نەخەریکی ئیش لەسەرەوەکەن زۆر پێویستە کاری لەم شێوەیە بکەن یەکەم متمانەکە بۆ دروست بکەن سنووقێکی باش دروست بکەن بۆ ئەم ماوەی کە ئەم موچە و امتیازاتانە بکەنە ئەو سندوقەوە پرۆژێ پێ ئەنجام بن ئەمە شتێکی باشە چونکە خەڵکی کوردستان زۆر نەهامەتی و خەڵکێکی زۆر هەیە نەهامەتە بە تایبەت لەم جیلا کە تازە ڕەنگە یەکەم جاری بێت دەنگ بە وەکو ئەوە کە ئێستا قوتابین وەکو خوێندکارن یان کرێچین یەکێکی تر لەوانە ئەوەی کە گرنگە بریتە لە جوڵەی دیبلۆماسی گرنگە هەر لە پەرلەمان خۆی شتێکەکە پێوتێ دیبلۆماسیەتی پەرلەمانی پێویستە ئەندامی پەرلەمان خۆتوان دامێتە کەرماوە لە ژوورەوە نیەتوانی لە دەرەوە کاری گەورە بکەیت ئەوانەوە زۆر ئەرکی دریش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دانەدارە یاساناس سەرهەنگ فەرز پەرلەمانتاری پێش کوردستان سپاسیان لە میوان دەکەم سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتانەڵە ستان خۆش بێت